دكتور كمال طيب رهبري گشتی باجو درامتان برش بشويك راس جهولير القلمنا دم باش دكتور اگر ام جه في برسياري دست بكين اوه کو خوش باجی ودزن اوه کو باجی نادن اب چه شوازه کی باجی نادن سرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان سپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ بینەرانی بەڕێزی کەی 24 لە ڕاستیدا باچ یەک لە سەرچاوەکانی داهاتە لە هەموو دنیادا و لە هەرێمی کوردستانیش بە سەرچاوەیەکی سەرەکی داهات دانەنرێت بۆ بودجەی دەوڵەت بۆیە پاراستنی سەروەت و سامانی گشتی یەک لە مافەهەرە سەرچیەکانی و لە ئەرکە سەرچیەکانی دەوڵەتە هەروەها وڵاتیشە بۆیە خۆتزیینەوە لە باچ زاهرەیەکە و دیاردەیەکی کۆمەڵایەتی قێزەوەنە لە هەموو دنیادا بەتایبەت لە وڵاتە دواکەوتوەکاندا لە نێویشاندا عێراق کە بە یەکێک لە هەر یەکێکەکان دێ بەداخەوە لە یەکەمەکانی دنیا دێ لە خۆتزیینەوە لە باز بەو پێی کە سیستەمی دارایی و ئابووری و هەروەها کارژێرەکەی لە ئاستێکی پێشکەوتو دانیا وای کردووە کەوا بازدەران بە ئاسانی خۆیان بزنەوە لە باس بەڵام لەو 4 ساڵەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان لە درێژەی کار و بەرنامەی خۆی کە بە دەرەجەیەک چاکسازیە لە داهاتەکانی ناوخۆدا وای کردووە کەوا ئیسلاحێکی جەزری لە ڕێخستنەوەی داهاتەکانی ناوخۆ بدا لە نێوەی شاندا داهاتی باچ ئەگەر مقارنەی ئێستا بکەیت لەگەڵ 4 سال بەر لە ئێستا ڕێژەی خۆتزیینەوە لە باچ بە ڕێژەیەکی زۆر بەرچاو بەرتەس کراوەتەوە قەلاچۆ کراوە بەڵام تا ئێستاشی لەگەڵ دابێ خۆزیینەوە لە باچەر هەیە ئەو ڕێکارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە 4 ساڵی ڕابردوو گرتوونیەتە بەر کۆمەڵێک ڕێکاری خۆپارێزی بوون وقائی بوون بۆ ئەوەی دام و دەستگاکانی حکوومەت بپارێزی هەروەها داهاتەکانی گشتی زیاد کات هەروەها ئەو قەیرانە دارایی کەوا هەرێمی کوردستانی گرتەوە بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو قەیرانە دارایی بکات وای کرد کۆمەڵێک ڕێکار و ئیزراعات و میکانیزمی یاسایی و ئیداری و مالی بگرێتە بەر بۆ ئەوەی قەلاچۆی ئەو دیاردە قێزەوەنە بکات ئەوەی کە ئەو ئامارانەی کە جەنابەت باستکردن بەڕاستی ئاماری زۆر باشن دڵخۆشکردن زۆربەی زۆری ئەو چاکسازیانە لە کەرتی کۆمپانیەکان داکراوە ئەمە شوای کردووە داهاتەکانی باچ بە ڕێژەیەکی بەرچاو زیاد بکەن هەروەها ڕێژەی سەرپێچیکردن و خۆتزیینەوە و ساختەکاری و سەر بڵێ ببوورە دکتۆر پێشتر بڵێن لەم دووسە لە ڕابردووە گلەیەکی زۆر هەبوو خەڵک گلەی لەوە دەکرا کە حکوومەتی هەرێمی کوردستان باجێکی زۆر بەسەر کۆمپانیەکانیدا سەپاندووە تاوان لە بەیاننامەکەی نووسنگەی سەرۆکی حکوومەت لە مانگی 2022 ئاماژە بۆ کراوە کە ئەمەی کراوە لە دەسەڵاتی ئێمەدا نییە کە ئێمە باج زیاد بکەین ئەوەی ئێمە کردومانە ڕێکخستنی باج بووە ئەم ڕێکخستنە چۆنی بوو یعنی پێشتر وەرنەدەگیرە ئێستا وەرتان گرتووە یان ئەم ڕێکخستنە بە شێوازەی بوو کە ئێستا هەست پێ دەکات باج لێ وەردەگیرێت ڕێخستەوە و ئیسلاحات لە کۆمەڵێک تەوەرکراوە طبعاً ئەوەی کە کراوە ڕێخستنەوەیە ڕێخستنەوە گۆڕینی ئالێت و میکانیزمی وەرگرتنی باج بووە هەروها جێبەجێکردنی یاساکانی باج بۆ وەکو خۆی بەسەر هەموو کۆمپانیا و کۆمپانیا گەورەکاندا کە پێشتر لەوانەیە کەم و کوڕی زۆر هەبوو لە جێبەجێکردنی یاسا و ڕێساکاندا ئەگەر سەیری ڕێژەی وەرگرتنی باج بکەی هەمان ڕێژەیە بۆ نمونە کۆمپانیا 115 لە قازانج لە داهاتەکەی وەکو باج هەژمار دەکرێت بۆ نمونە ئەگەر کۆمپانیایەک 100 دیناری قازانج کرد لەو 100 دینارە 15 دیناری بۆ حکوومەتە 85 بۆ خۆیەتی طبعاً ئەو یاسای هەروەکو خۆیەتی ئەو یاسای عراقیە لە هەشتاکانەوە لە ساڵی 82 جێبەجێ دەکرێت ئەگەر سەیریکەی لە هیچ کۆمپانیایەک ڕێژەی وەرگرتنی باج زیاد نەکراوە بەڵام ئەوەی کە زیاد کراوە ڕێخستنەوەی ژمێرەی کۆتایی ئەو راپۆرتە دارایانەی کە لەلایەن کۆمپانیەکانەوە ساڵانە پێشکەش بە دامنوزگەکانی باج لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەکرێت ئالێت و شێوازی وەرگرتن و ڕێخستنەوەی زۆر باش کراوە لەو نێوەندەدا ئەوە ژوای کردووە داهاتەکانی باج بە ڕێژەیەکی بەرچاو زیاد بکرێن ئەگەر سەیری ئەو ڕێژێش بکەی مقارنەتەن بە هەموو دنیا لە مۆزامبیقەوە بیگرە هەتا ئەمریکا کەمترین ڕێژەی باجە لە هەموو دنیا
لە هەموو دنیا ڕێژەی وەرگرتنی باج بە تەساعودیە، یعنی کۆمپانیایە کە تا زیاتر قازانج بکات زیاتر باز دەدا. بۆ نمونە ئەوەی ملیارێک قازانج دەکات، ئەوەی 100 میلیارد قازانج دەکات، ڕێژەی بازی 115 نییە، هەتا 148 و تا 58 دەڕوان هەندێک لە وڵاتدا. بەڵام ئەوەی کە لە لای ئێمە هەیە هەر 115 وەردەگیرێت، کەواتە نە ڕێژەی باج زیاد کراوە بەڵکو ڕیفۆرم کراوە، چاکسازی کراوە. ئەگەر سەیری ئەو داهاتانەش بکەی زۆربەی زۆری کۆمپانیا گەورەکانە، نێو کۆمپانیانەی کە لەوانەیە خەڵکی کوردستان بپرسی ئەو داهاتە چۆن زیاد بووە، زۆربەی زۆری کۆمپانیا گەورەکانە و داهاتی باج لە کۆمپانیا گەورەکان وەرگیراوە پێشتر لەوانەیە کەم و کوڕی زۆر هەبووبی وەکو پێویست یاساکان جێبەجێ نەکرابن. گۆڕینی یاسای باجش پێویستی بە پەرلەمانی کوردستانە، ینی دەسەڵاتی جێبەجێکردن کە پێ دەگوترێت سوڵتەی تەنفیزی بە هیچ زۆرێک ناتوانانی دەستکاری یاساکانی باز بکات، پێویستی بە پەرلەمان هەیە و پەرلەمانی کوردستانیش بە هیچ زۆرێک یاساکانی باجی ئەگەر لە ساڵەکانی 2002 و 2009 دەستکاری کردووە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان، کەواتە ڕێژەی لە هەرێمی کوردستان لەگەڵ باقی ناوچەکانی دیکەی عراق زۆر کەمترە. ئەوش یەک لە نقاتە خلافیەکانە لە نێوان ئێمە و حکوومەتی ئیتحادی کە بەردەوام داوا دەکەن یاساکانی باز هاوشێوەی حکوومەتی ئیتحادی هەموار بکرێنەوە. ئەوان دەپرسن دەڵێن ناکرێ هاوڵاتیەکی بەسرا وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان پێویستە وەکو یەک باز بدەن، نەک لە هەرێمی کوردستان ڕێژەی باز زۆر بە کەمتر وەردەگیرێت. کەواتە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هاوڵاتیانی خۆی یاساکانی هەموار کردوتەوە، ڕێژەی وەرگرتنی بازی زۆر کەمتر کردوتەوە. تەمانەوەش هەموو بە ئەرقام و بە داتا و بە یاسا هەیە لە خۆمان. ئەمە ئەوەی کە بەڕێزتان باز دەکات باسی دڵخۆشکەرم کە ئێوە لە کۆمپانیا گەورەکانی شوێردەگرن. دکتۆر لێرە دەبێت ئاماژە بە شتێکی تریش بکەم. زۆر دڵخۆشکەرە کە لەبەر پێشتر گلەیەکی زۆر هەبوو دەیانگوت بەس باج لە فەقیر وەردەگرن، بەس لە شوێنە بچووکەکان وەردەگرن. ئەوەی کە تو بەڕێزتان باز دەکەن کە لە کۆمپانیا گەورەکان شوێرگرتووە ئەوە شتێکی باشە، بەڵام لێرە شتێکی تر هەیە دەمەوێت سەرنجی بوڕاکێشم. 100% پێچەوانەکەی ڕاستە قوربان. هەر دەمویست یەک کۆمنت زیاتر ئەو بابەتە شەرحکەم تخوا ئەگەر مەجال بدەیت. طبعا ئەگەر سەیری داتاکانی با داهاتی باز بکرد لە هەرێمی کوردستان 180 بەسەرەوە ئی کۆمپانیەکانە لە نێویشاندا کۆمپانیا گەورەکان، کەواتە نزیکەی 1000 کۆمپانیا 180 داهاتی هەموو هەرێمی کوردستان پێک دێنی، نزیکەی 2 ملیۆن بازدەر 120 داهاتەکان پێک دێنی، کەواتە 1000 کۆمپانیا بەقەدر زیاتر لە 2 ملیۆن بازدەر بازیان داوە. کەواتە ڕنگدانەوەیکی ئیزابی زۆر لەسەر داهاتەکانی باز لە هەرێمی کوردستان بە ئەرێنی ڕەنجی داوەتەوە کە ئەو داهاتانە کە کۆکراوەتەوە ئیخوا پێداوان بووە، ئی خەڵکانی خاوەن سەرمایە بووە و بە پێچەوانەکەی ڕاستە بە هیچ زۆرێک باز لە خەڵکی هەژار و کەم دەرامەد وەرناژرێت، بەڵکو ئەو داهاتێک کە وەردەگیرێت لە کۆمپانیا گەورەکان بەڕاستە و خۆ یان بە ناڕاستە خۆ لە بەرژەوەندی خەڵکی هەژار سینی کەم دەرامەد خەرز دەکرێتەوە، یان دەدرێت بە موچە کە ڕاستە و خۆیە و یانیش دەدرێت بە خزمەت گوزاریەکان. ئەو خزمەت گوزاریانە چ لە سەحەیە، چ لە تەربیە، چ لە ئاودانکردنەوەیە، چ لە قیرتاوکردن و ئاو و کارەبا و هەموو بابەتانەیە بە ناڕاستە خۆ بۆ ئەو خەڵکانە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەد. ئەگەر ئەوم بڕوون بکەیتەوە دکتۆر، پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی چینی هەژار و کەم دەرامەد دەستخۆشی لە چاکسەرجەکانی حکوومەتی هەرێم کوردستان بکات، چونکە ئەوەی کە دەکرێت لە پێناو ئەوە و بۆ ئەوە و لەو خزمەتی ئەوە. دکتۆر زۆر بە کورتی ئەگەر ئەوەم بڕوون بکەیتەوە، ئێمە کە باسی خۆدزینەوە لە دانەوەی باش دەکەین پرۆسەکە چۆنیە، یعنی کەسی یەکەمی کۆمپانیەکە باجەکە نادات یان ژمێریارەکەی دەستکاری داتەکانی ناو بڵێن سیستەمەکە دەکاتن، ئەم خۆدزینەوەی چۆنیە یان هەر دەڵێت نادەم و ئەوەی پێتان دەکرێت بیکەن. طبعا ئەو لە قانون پێی دەوترێت جەریمەی منەظەم. جەریمەی منەظەم چییە؟ کۆمەڵی خەڵک تیایدا بەشداری دەکات. طبعا هەر لە مدیری کۆمپانیاکە و مساهم و پشتگرارەکانی کۆمپانیا بەشدارن لەو تاوانە، هەتا زۆر جار محامیەکەی کۆمپانیا و محاسیب و منەظەمی حیسابات و ئەو تاوانە بە یەک کەس ناکرێت، ئەو تاوانە بە کۆمەڵی خەڵک دەکرێت کە کۆمەڵێک کەسی پسپۆر و تایبەتمەند و شارەزان لە فێڵکردن و ساختەکاری و دزیکردن لە حکوومەت کە بە هەزاران کۆمپانیا لە ماوەی 4 ساڵی ڕابردراون بە دادگاکان، بە هەزارانیان غەڕامەی مادی کراون، بە هەزارانیان مەنعی سەفەر و حجزی ئەموال و داخستن و هەموو ئەو ڕێکاران نەکراون لە پێناوی خەڵک لە بۆ بەرژەوەندی خەڵک، کەواتە ئەو تاوانێک کە دەکرێت تەنیا بە کەسێک ناکرێت، بە تاکە کەسێک ناکرێت، بەڵکو تاوانێکی ڕێکخراوە کۆمەڵێک خەڵک بەشداری دەکەن بۆ فێڵکردن لە حکوومەت. تو حکوومەت چێ؟ حکوومەت یعنی خەڵک، ئەو داهاتەکە کەم دەکات لە نەتیجە
خزمەت گوزاری کەم دەکات ئەگەر حکومت داهاتی لە بەردەستدانەوێ بە هیچ زۆرێک ناتوانێت خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتی بکات لە هەموو دنیاش گەورەترین تاوانی خۆزیینەوەی لە باج تامان ئەوە پێویستی بە هەماهەنگی هەموو دام و دەستگاکانی دەوڵەتە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی مامۆستایانی ئاینی هەروەها حیزبە سیاسیەکان و هەموو چین و توێژەکانی کۆمەلگا پێویستە لەسەر خەت بن بۆ ڕێگریکردن لەو دیاردا بەڕاستی قێزەوەنەی کە زۆر باشە ئێمە کە تا حدێکی زۆر ئێمە لە 3-4 ساڵی ڕابردوو هەنگاوی زۆر باش نراوە بەڵام ئێستاش ئەو تاوانە منەظەمە هەر هەیە و پێویستە تونترین ئیجراعاتی قانونی ئیداری مالی هەروەها هەموو ڕێکارەکان حکومت بگرێتە بەر بۆ ئەوی قەڵاتچۆی ئەو بابەتە بکات ئەو زاهرەیە بکات هەروەها حدێک سنوورێک دابنێ بۆ ئەوەی چیتر نەتوانی خەڵک بەداخەوە هەندێک خەڵکە ئەو تاوانە بەداستان لە ناو خەڵک دەجێڕێتەوە دەڵێ من ئەوەندە فێڵم لە حکومت کرد تامان ئەوش لەوانەیە هۆکار زۆر بی هۆکاری یەکجار زۆرە بەڵام پێویستە هەمومان بەیەکەوە ئەو وڵاتە ئەو حکومەتە ئەو خاک و نیشتیمانە بی خۆمان بزانین وەلا و ئینتیما بجێڕینەوە ڕێگری لە فەساد لە خۆتزیینەوە لە دزی لە گەندەڵی بکرێت هەر کەسێک لە وڵات زۆر سپاس دکتۆر ببوورەکە کاتەکەم زۆر ئیجراعاتی لەگەڵ بکرێت محاسبە بکرێت تونترین شێواز ئیجراعاتی لەگەڵ بکرێت و هەروەها کەمان تەیب بەڕاستی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر کەس ئەو زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێوەبەری گشتی باش لە حکوومەت هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی زۆر سپاس کە لەگەڵمانە زۆر